لجيان هەر ناڕەحەتێکە تووشە بێ لەلایەن دۆستانتەوە لەلایەن خۆشەویستەکانتەوە لەلایەن خەڵکی ترەوە دائیمەن تۆ پشت بەخوای پەروەردگار بۆستە و ئەو ئاەتە بڵێ کە خوای تەعالی لە قورئانە لەسەر زمانی مؤمنی ئالی فرعون ئەفەرمێ وأفوض أمري إلى الله إن الله بصير بالعباد من کاروباری خۆم تەسلیمی خوای پەروەردگارەکەم من کاروباری خۆم تەسلیمی خوا ئەکەم هەواڵەی خواتان ئەکەم من وەکو ئێوە نیم ئێوە درۆ ئەکەن فێڵ ئەکەن هەموو خراپەیەکەکەن بۆ ئەوەی من لە ناوبەن یا بۆ ئەوەی من هیچ نەبێ زەلیلم بکەن بەڵام من ناتوانم عینەن فێڵ عینەن وەک ئێوە درۆ بکەم ئێوە درۆ من ئەگەیەنەم حاڵەت بەس من ناتوانم من ناتوانم وەکو ئێوە فێڵ بکەم و غەش بکەم و چی بکەم و چی بکەم بەڵکو من چی ئەکەم خۆم تەسلیمی خوای پەروەردگارەکەم وأفوض أمري إلى الله ئەگەر واتەوت و بەڕاستەقینەی تەقوای خوات هەبوو ئارامت گرت و ئەو قسەی کە ئەیکەی بالفعل تۆ تەوەکل بەخوا ببەسی و لەگەڵ خوای خۆتا ڕاست بکەی خوای تعالی فەرمێ فوقاه الله سيئات ما مكروا خوای تعالی پاراستی لە ئەو فێڵ و تەڵەکە و خراپانە کە ئەوان نیەتیان بوو بەرامبەر بە ئەو پیاوە بیکەن